سکیسیەکان دەرکەوتنی سکیسیەکان لە خۆرهەڵاتی ئاسیای بچووک واتە کوردستانی تورکیای ئەمڕۆ بۆ نیوەی یەکەمی هەزارەی یەکەمی پێشزاین دەگەڕێتەوە، ئەوەش دوای ئەوەی دۆڵی قەفقازیان بڕی و گەیشتنە خۆرهەڵاتی ئاسیای بچووک. زۆری پێنەچوو بە زۆربەی ناوچەکانی کوردستانی کۆن و ئێراندا بڵاو بوونەوە. دوای گەشتنیشان بە ناوچەکە بوون بە دوو کۆمەڵەوە کە ئەمانە بوون: کۆمەڵی یەکەم ڕوویان لە باشووری قەفقاز کرد و لە دەوروبەری دەریاچەی ورمێ نیشتەجێ بوون و تێکڵاو بە دەسەڵاتی میدی بوون. کۆمەڵی دووەم درێژەیان بە کۆچکردندا بەرەو وڵاتی ئانادۆڵ و کۆتاییان بە دەسەڵاتی فەرەنجی هێنا. خێڵە سکیسیەکانیش دوای ئەوەی بە ناوچەکەدا بڵاوبوونەوە گەیشتنە هێکباتانە، پایتەختی دەوڵەتی میدی و لە سنووری وڵاتی مانە نیشتەجێ بوون. دواتر میرنشینێکیان دامەزران کە ناوچەکەی موکریان و ئازەربەیجانی ئێرانی ئێستای گرتەوە. بنکەی دەسەڵاتیشان باشووری دەریاچەی ورمێ بوو. پاشان دەستیان بە پەلهاویشتن کرد تا گەیشتنە هەولێر و کەرکووک. ئەمە و تاسەدەکانی یەکەم و دووەمی پێشزاین فەرمانڕەوایی ئەم ناوچانەیان کرد. هەروەها بنیاتی شاری سەقزیان ناو کردیانە مەڵبەندی دەسەڵاتی خۆرهەڵاتیان. شارستانێتی سکیسیەکان کاریگەریەکی شارستانێتی یونانی و ئێرانی پێوە دیار بوو، بەڵام تا ڕادەیەکی باش پێشکەوتوو بوو. هونەری سکیز لە هونەرەکانی بیناسازی و دیکۆر و دەستڕەنگینی شمەکی ڕۆژانەی خۆی دەبینیەوە. ئەوەشی ئەو هونەرەی لای ئەوان دەوڵەمەند کرد بۆ ئەوە بوو کە سوودیان لە هونەری یونانی و ئێرانی وەرگرت بوو. بواری سەربازیشان بەوە ناسرا بوو کە شەڕکەرێکی بێوێنە بوون و بە تەکنیکی سەربازی واتە هێرش و کشانەوە دوژمنیان بەرەو شکست دەبرد. سەرەتا بە هێرشی کتوپڕ دەستیان بە شەڕ دەکرد، پاشان لەپڕ دەکشانەوە تا دوژمن دەکەوتە بۆ سەیانەوە و لێیان دەدا. لە شەڕەکانیشیاندا پیا و ئافرەت بەشداریان دەکرد و خەنجەر و ڕەم و تیر و قەڵەغان و ڕەشەوڵاغیان بەکاردەهێنا. لەگەڵ عەرەبانەی جەنگی لە کاتی شەڕیشدا سوپاکەیان دەکرد بە 3 بەشەوە. هەر بەشە و سەرکردەیەکی خۆی هەبوو لە 3 و لاوە هێرشیان دەکردە سەر دوژمن. سەرکردەی شەڕەکانیش کەسێکی سکیسی بوو، هەر 3 بەرەکەس سەرکردەی خۆی هەبوو. سەبارەت بەلایەنی ئاین و باوەڕیش وەک ساغ بوونەتەوە دیاردە سروشتەکانیان پەرستووە و ساڵانەش دیاری و قوربانیان پێشکەش بە خوداکانیان لە پەرستگارکانە کردووە. هەروەها سکیسیەکان باوەڕیان بە سیحر هەبوو، تەنانەت چەند نەخۆشیەکیان لە ڕێگای سیحرەوە چارەسەر دەکرد. سەبارەت بە مردنیش باوەڕیان وابوو کە پێویستە لاشەی مردوو دوای 40 ڕۆژ بنێژرێت. لەو ماوەیەشدا جەستەکەی بە بۆنی جۆراوجۆر ئاوپرژێن دەکرا تا بۆن نەکات. هەر لەو ماوەیەشدا هەمویان کۆ دەبوونەوە تا بەشداری ناشتنی بکەن. دواتر لاشەی مردووەکە دەخرایە گۆڕێکی 4 گۆشەی گەورەوە. دواتر لاشەکەیان لەسەر عەرەبانەیەک بە چەند ناوچەیەکی خۆیان دەگێڕا و هەوڵ دەدرا لە کاتی ناشتنی مردووەکە سەرجەم کەلوپەلەکەی و پێداویستیەکانی لەگەڵدا بخەنە گۆڕەکەیەوە. تەنانەت پادشاکانیان لەگەڵ خۆیاندا سەرجەم ماڵ و سامانەکانیشیان بۆ دەخرایە گۆڕەکەوە. لەم بوارەشدا گۆڕستانە دۆزراوەکانی سکیز لە ناوچەکانی سەقز و موکریان کە هەندێکیان بۆ سەردەمی سکیز دەگەڕێنەوە ئەومان بۆ دەردەخەن تا چ ڕادەیەک پادشاکانی سکیز دەستیان بەسەر دەرامەت و ئابووری وڵاتدا گرت بوو. جلوبەرگەی سکیسیەکانیش لە ئابایەکی درێژ کە لە ناوقەتدا بە پشتێنێک بەسترابوو پێکات بوو. پێڵاوەکانیشیان لە شێوازی پۆستاڵی ئەمڕۆدا بوو. هەمووشیان کڵاوێکی شێوەلوولەکی هەرەمیان لەسەردا بوو. ئافرەتەکانیشیان ڕۆبەیەکی درێژیان لەبەردەکرد و بە پارچەی ئاڵتون و پارچەی بریقەدار خۆیان دەڕازاندەوە. زمانی سکیسیەکانی زمانی سرماتی بوو کە بەشێک بوو لە زمانەکانی هێند و ئێرانی. دیارە زمانی سرماتی زمانێکی ئێرانی و خێڵەکانی سرماتیش بەشێک بوو لە خێڵەکانی سکیس. بینەرانی خۆشەویست سڵاو، دیسانەوە بە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی مێژووی کورد هاتوینەتەوە خزمەتتان. هیوادارم کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. خۆشەویستان، هەروەک ئاگادارن لەم ڕۆژانەدا کە ئێمە بەرنامەکەمان ڕێکۆرد دەکەین، هێرشی تێرۆریستانی داعش بۆ سەر خاک و ماڵی کوردستان هێشتا بەردەوامە و لەلایەکی دیکەشەوە بەرەنگاری هێزی پێشمەرگەی کوردستان و هەروەها یەکڕێزی گەلی کورد لە هەر 4 پارچەکەی کوردستان بە هێزە سیاسیەکان و تەنانەت خەڵکی بێلایەنیشەوە بۆ پاراستنی تەنیا دەستکەوتەکەی نەتەوەکەمان تا ئێستا، واتە ئەو کیانە سیاسیەی کە لە کوردستانی باشوور پێکاتووە هەر بەردەوامە. یەکڕێزی نەتەوەیی ماڵی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتیش بە زەقی خۆی نیشانداوە و لەسەر جەم شارەکانی کوردستان با ڕێخستنی چەندەها کەمپین هەوڵ دراوە کە چەندەها جۆر یارمەتی مرۆیی و ماڵی بۆ ئاوارەکانی کوردستانی باشوور کۆ بکرێتەوە. ئەمە و لەلایەکی دیکەشەوە
حیزب و هێزە ڕاستەقینەکانی کوردستانی ڕۆژهەڵاتیش و لەناو ئەمانەشدا و وەکو یەکەمین هێز و جەریانی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیش هەروەک کامێراکەی ڕۆژهەڵات تیڤ لە مانیتۆرەکەی تەنیشتمدا نیشانی دەدا بەم ئەرکە نیشتمانیەی خۆی هەستا و دوای چەندین هەوڵ پێشمەرگەکانی خۆی بۆ شەڕ لەگەڵ داگیرکەرانی کوردستان و یارمەتی بە پێشمەرگەکانی باشوور ڕەوانەی بەرەکانی شەڕ لە مەحوەری کەرکووک کرد و ئێستا پێشمەرگەکانی کۆمەڵا هەروەک مێژووی ئەم حیزبە نیشانی داوە گیانی خۆیان کردووەتە قەڵغان بۆ پاراستنی کیانی سیاسی و دەستکەوتی بە نرخی گەلەکەمان لە باشوور. با بێنەوە سەر تەوەری بەرنامەکەمان. خۆشەویستان، هەروەک هیوادارم بەرنامەکەتان تا ئێستا ئەڵقە بە ئەڵقە دۆمباڵ کردبێت. لە ئەڵقەکانی پێشووتردا ئاماژەم بەوەدا کە زۆربەی مێژوونووسان مێژووی نەتەوەکەمانیان بەسەر 4 بەشدا دابەش کردووە: مێژووی کۆن، ناوەڕاست، نوێ و هاوچەرخ. ئێمە بەشی مێژووی کۆنمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستای کەیوانازاد ئەنوەر، پسپۆڕ و مامۆستای زانکۆ تا ئێستا تاوتوێ کردووە و ئەمڕۆژ دوایین ئەڵقەی بەشی مێژووی کۆن دەبێت لەگەڵ مامۆستا کەیوان بۆ بەشی مێژووی ناوەڕاستیش هەوڵی ئەوە دەدەم لەگەڵ زۆر بەڕێز کاک جەلیلی ئازادی خواز، چالاکی سیاسی و هەروەها لێکۆڵەرەوەی مێژوو قسە بکەم. لە بەرنمەکەی ئەمڕۆماندا وێڕای میوانی بەرنامە هەوڵ دەدەین تیژ بخەینە سەر ئەو گۆڕانکاریانەی کە لە هەزارەکانی دووهەم و یەکەمی پێشزاین لە کوردستان دروست بوون، هەروەها قسە و باسێک لەسەر ئەو خەڵکانەی کە ئەو کات لە پانتایی کوردستان ژیاون و شێوازی ژیانیان و دابوونەریتیان و دەسەڵات و بەهێزی و بێهێزیان و ئاشتی و شەڕەکانیان و سەرکەوتن و دۆڕاندنەکانیان و بەگشتی چۆنیەتی دەرکەوتنی نەتەوەی کورد لە مێژوودا و هەروەها چۆنیەتی دەرکەوتنی لە ئەو ململانیانەی کە زلهێزەکان لە مێژوودا هەیان بووە بکەین. بەم شێوازە لاپەڕەی مێژووی کۆنی نەتەوەکەمان دادەخەین و لە ئەڵقەکانی دواتردا دەچینە سەر مێژووی سەدەی ناوەڕاستی گەلەکەمان. بۆ بەرنامەکەی ئەمڕۆژمان دەتوانم ئاماژە بەوە بدەم کە یەکێک لەو دەوڵەتە زلهێزانەی کوردستانی کۆن دەوڵەتی مات بوو. ئەو دەوڵەتەی لە نێوان ساڵانی 700 تا 550 پێش زاین فەرمانڕەوایەتی کوردستانی کرد. مێژوونووسان ئاماژە بەوە دەکەن کە لە نیوەی دووهەمی سەدەی هەشتەمی پێش زاین میدیەکان لەلایەن پیاوێکی ئازا و بوێرەوە سەرۆکاتی دەکرا کە ناوی دیاکۆ یان دیۆکس بوو. هێرۆدۆتیش دیاکۆ بە دامەزرێنەری دەوڵەتی مات دادەنێت. لە دوای نەمانی دیاکۆ کوڕەکەی بە ناوی فراوەرتیس شوێنەکەی پڕ دەکاتەوە و دوای مردنی ئەویش بەهۆی کەمتەمەنی کوڕەکەی واتە کەی ئەخسار یان هەمان کەی خەسرە و سکیسەکان ئەو هەلەیان بۆ خۆیان گواستەوە و بۆ ماوەی 20 ساڵ دەستیان بەسەر دەوڵەتی مادداگرت. ئەمە بەردەوام بوو تا ئەو کاتەی کەی ئەخسار یان هەمان کەی خەسرە و گەورە دەبێت. دوای گەورەبوونی بە پێی نەریتی مادەکان جێگەی باوکی گرتەوە و جڵەوی دەسەڵاتی لە دەست سکیسەکان دەرهێنا و دواتر هێکباتانایی کرد بە پێتەختی وڵاتەکەی و ئاوەدانی کرد. هەر بۆ درێژەی ئەم قسانە و هەروەها بەستنی مێژووی کۆنی نەتەوەکەمان بۆ دوایین جار دەچینەوە لای مامۆستا کەیوانازاد و گوێبیستی دەبین و دواتر دێمە وڵاتان. بەپێی تۆمارێکی مێژووی کە بۆ ئێمە سۆڕانی مێژوو بۆ خودی مێژوو بۆ خودی کۆمەڵانی خەڵک زۆ گرنگە دەگەین ڕاستێکی زۆ گەورە کە ئێمە هەموو بۆچوونەکانی ڕابردووان بەهێزتر دەکات پشتە سوورتری دەکات. کسێنەفۆنی کە دەستەکە دەدیارەکانی یۆنان ئەو پاش ئەوەی کە لە شکستی سوپای وڵاتەکەی لە شەڕی کۆناکسا لە بەرامبەر ئەخمینیەکان واتە کیانیەکان لە بەرامبەر سوپاکەی یۆنانیەکان لە بەرامبەر سوپای ئەخمینیەکان لە شەڕی کۆناکسا نزیک بابل کات سوپاتێک دەشکێت لەسەر دەستی دارای سێهەم ئەم سوپای یۆنانیانە پەرتەوازە ئەمن و دوجار نزیکەی 10,000 سەرباز یۆنانی پەرتەوازە ڕێگەی خۆرئاوا دەگەن لەبەرەوە بانی خۆرئاوای عێراقی ئەمڕۆدا واتە لە بەری خۆرئاوای شاری بەغا و تا لەقاتە بەری خۆرئابادی جزیرەی پێ دەڵێن لە عێراق بەرەو باکوور دەڕۆن. ئەمان نازان بەرەوەی کوێپەر دەکەن بڕاستی دوجار ئەمان دەڕۆن تا دەگەنە باکووری کوردستان و تەمەن ئەوان بەڕاستی ئەو سوپایە دێ بە شوێنێکا بڕوات کە
هیچ ئاوادانی لێ نەبێت ئەمە یەک بە شوێنێک بڕات کە توش هیچ بەگدادانی سەربازی نەبن چکەم سوپایە پەرتەوازە بوون و سوپایە ینی خۆیان کۆکەنەوە و ڕەشە ڕایان کردو ڕەشە هەڵاتون چکە سوپاکان تێش کاسەکەتەکانیان کوژراوە بۆیە دوجار سوپایە دوجار پاش هەوڵێکی زۆر کە ئەوێ نەگاتە ئاوادانی دوجار ئەکەونە ناوناوچەیەکی ئاوادانەوە کە باکووری کوردستانەوە دوجار ئەوان دەگەنە ناوچەیەکە لێرەوە کسێنەفون کە بە زێنەفون ئەمەناسراوە قسەکە دیارێنانەکانە و هەوڵەدا سەکەدەێت سوپاد هەزاقەسێ بکاتوە بیانگەڕێتە بە وڵاتەکەی خۆی و لە نەهامەتی و لە ڕاوەدونانی ئەخمینەکان ڕزگاریان بێت پرسیارێکە مێژوویەکە ئەمەیە دەگاتە ناوچەکە بەو پێی دەڵێ کاردۆخیە کاردۆخۆی ئەم نامەنا بە کاردۆخی تەمە کردۆخی کە شی ئەەکەینەوە بۆی بیبەستینەوە بە دانیشتوانی کوردستانی کۆنەوە کردۆخۆی لە کردو هاتووە کردواتە بەرز واو ئامرازی پەیوەندیە و خۆی وەجەمەواتە دانیشتوانی ناوچە بەرزەکە کسێنەفۆن ئەم زاراوەی دیارەوە لە خەڵکی ناوچەکە وەرگرتی بێت کە پێدەڵێت کردۆخی لەم واتە کاردۆخیەکان کاردۆخەکان واتە دانیشتوانی ناوچە بەرزەکە کسێنەفۆن لەو ماوە چەند ڕۆژی چەند هەفتەیە کە بەناو ناوچەی کاردۆخەکانە تێپەڕیەکات ئەماش بە کۆمەڵە زۆر شتی گەورە ئاکات کە دەتوانین بگەینە ئەوەی کە هەمان دانیشتوانی کوردستانی کۆن و هەمان سوئیل و لەوی گوتیەکان کەواتە کردۆخۆی کسێنەفۆنیۆنانی هەمان کردای سۆمەریە ئەوەژە بۆ دەکات کە ئەمان زمانەکەیان زمانێکی زۆر جیاوازە ئەوژە دەکات کە زمانی کاردۆخی زمانی نە ئەخمینیەکانە نە فارسەکانە نە یۆنانیەکانە نە ڕۆمانەکانە ئەمە یەک ئەماشە بۆ دەکات کاردۆخەکان زمانی سەربەخۆی خۆیان هەیە گوندەکانیان ئاوەدانە ڕزوڵباخیان هەیە لە شەڕا زۆر ئازان زۆر بزێون تەکتیکی سەربازیان هەیە و ئەماشە بۆ دەکات کە کاردۆخەکان تا ئەوەیە کە وایان زانی ئەم سوپایە هاتووە بە لەدانی ئەمان بەگرێن لە خۆیان کردووە لە یۆنانەکاندا و کاتی زانین ئەم سوپایە پەرتەوازە بۆ لیان قەوماوە داڵدەیان داون و هاوکاریان کردوون و ڕێنوێنیان کردوون وڵاتی خۆیان ئەنی سەرنج ئەم بەراوردەکە ئەو کاتێکە کاردۆخەکان زانیوانە یۆنانەکان وەکو هێزێکی داهزەقەسی هاتوون وڵاتی کوردستان ئەگەر بکەن ئەمان وەکو هێزێکی کوردستانی ڕەسەن و قارەمان بەگریان لە خەڵکی خۆیان کردووە لە یۆنانەکانیان داوە وەکات زانیوان ئەمانە لێیان قەوماوە پەرتەوازە بوون و بەرە وڵاتی خۆیان گەڕێنەوە داڵدەیان داون کۆمەکیان کردوون هاوکاریان کردوون خواردیان بۆ هێناون پەزێرایان لێ کردوون و دەجار ڕێنمانیان کردوون بۆ وڵاتی خۆیان کە وڵاتی یۆنانە تەمە کەسێنەفۆن زۆر بەمە معجب بووە ئەوەی لە کتێبەکەی بەنای ئەناباسیس بە وردی باسی کاردۆخەکانی کردو باسی شێوەیان ناسنامەیان مێژوویان ڕەچەڵێکیان ژیان و گوزەرانی کردوون ئەم تۆمارە مێژووی گەڕێتەوە بۆ 400 پێش زاین و 400 پێش زاین کەواتە کە دێن ئەمە شی ئەەکەینەوە ئەمە هیچی کەمتر نییە لەوەی کە لۆلوبیەکان و گوودیەکان و گاشەکان بوویانە هەر خودی کاردۆخۆیە کاردۆخی کە سێنەفۆن باسی دەکات هەمان کردای سۆمەریە کە بەر لە 3000 ساڵ پێش زاین پاشەکانی سۆمەری بە ناوی ئیناتم و سۆشین باسییان کردووە کەواتە پرسیارە مێژوویەکە ئەمەیە کەواتە هەموو ئەمانە بەڕاستی هەر لە سوئیەوە تا لۆلۆبی تا گوتی تا کاشی تا میتانی تا نائیری تا خۆری تا مانای ڕەچەڵەکیان بۆ هەموو یەک مێژوویان بووە کەواتە هەموو ئەمانە خەڵکی کوردستانن بێک ڕابردوو بە یەک مێژوو بە یەک زمان بێکەوتونەوە لێرەوە دەگەین ئەوەی کە ئەم مێژوو گەورەی ئێمە چۆتی تۆماری مێژووی سۆمەری تۆماری مێژووی ئەکەدی تۆماری مێژووی بابلی تۆماری مێژووی ئاشۆری میستری تەنان جووەکان و هەروەها یۆنانەکانیشەوە ئەو بۆیە مێژووی قۆناغی مێژووی کۆنی ئێمە ئەبێ ئەمە لە تۆماری مێژوویەکانی وڵات ئەوەتەوە خەڵانەوەی بگەڕێن بەداخی گران و تۆماری مێژووەکانی خۆمان تا شتێکیان بەرچاو ناکەوێت جگەل لە شوێناڕی مێژوویەکانی وڵاتی خۆمان کە ئەگەر ئەویش کەوچکێک بێت یا کۆپەیەک بێت یا گۆزەیەک بێت یا تاقێک بێت یا شوێنواری باڵەخانەیەک بێمە بێتەوە خۆ ئەگەر ئەو کاتەوە لە وڵاتی ئێمەدا خەڵکی وڵاتی ئێمە بایەخیان بە نووسینەوە مێژوو ڕووداوەکان و ڕاوەکانی سەردەمی خۆیان و مێژویانی خۆیان بدایە بە بڕای من کار نەئەگەیشتە ئەوەی کە دوجار مێژووی ئێمە لە وڵاتەوانە بدۆزینەوە لێرەوە دەگەینەوەی کەواتە لە دروستبوونی ژیانی شارنشین لە حاکێمەدا کە شاری کەولێر و کۆنتنی شار لە مێژوودا تاقاتە تۆمارە مێژووەکە کسێنەفۆن کە نزیکەی 3500 ساڵ مەودایەتی دەگەینەوەی کە خەڵکی وڵاتی ئێمە ئا بۆ شێوەیە ژیان و بە شۆگوزاریان کردووە و هەر ئەو ژوای کردووە کە خاکێمە دەرەجای مێژوو پەرتەوازە بێت لەنێ ئەم قۆلاغی مێژووی پانەپۆڕەدا مێژوویەکی پڕ لە سەروەریمان هەیە کە جیاوازە لە هەموو مێژووەکانی تر جیاوازە لە گەورەی میتانیەکان کە بەرامبەر
فەرعونەکان میسر ڕۆڵی گەورەی خۆیان گەڕاوە گەورەتر لە مێژوو گوتیەکان کە توانیانە دەوڵەتی ئەقەتی پشکێنن کەورتر لە دەوڵەتەکان کە لەگەڵ منشین ئێبلای سووریا پەیوەندی بازرگانی بکەن ئەویش دەوڵەتی مادە دەوڵەتی ماد بە بڕای من و پسۆڵی کواری مێژوو جیاواز لە هەموو ئەوانی باسم کردن خەستەت و ناستەمە گەورەی خۆی هەیە دەوڵەتی ماد دەوڵەتێکە لە سەرسی دیاکۆدا ئەمەزرێ لە ساڵی حوسەی پێشزاین دیارە تاو دیار نییە ئایا حوسەی پێزین دامەزین دەوڵەتی مادەیان بە وردی دیار نییە ئایا ئەو ساڵە تاوایە تاو نییە لەوانی 5 بێ 5 5 بێت 9 بێت لەوانی 6 بێت لەوانێ 6 تاوەش بیانی ورد دیار نییە بەڵام ئێمە لە 6 ساغی ئەکەینەوە وەکو تۆمارێکی مێژووی لەسەر ئەوە سا بنەمایی کردلایەکەوە سەڵامی کوردی کەم ساڵ 2004 تێپەڕان ئەم ڕۆدامێژوو دەگرێت بە 6 ساڵ پێش زاین و خودی دەسەڵاتی دیاکۆش کە دەردەکەوێت غێتە حەسەدی حوسەی پێشزاینەوە بەم دوو دەقە مێژوویەک دەتوانین بڵێن دەوڵەتمان لە حوسەی پێشزایندا بە تەواوی دا ئەمەزرێ لە سەردەستی دیاکۆ لە ئەکباتانە هەمەدانی ئەمڕۆ مەڵبەندی ئوستانی هەمەدان لە وڵاتی ئێران سەردەمانێکی نزیک نییە تاقیە گەورەکەی مێژوو زاراوەی کوردی دروست کردووە ئەو زاراوەیە ئەگەر ڕۆژگارێک لە چەند شێوازێکی گیان ناوی کۆمەڵێک گیان تاقمێک گیان هۆزێک بوو بێت ئەوە پاش چەند گۆڕانکاریەک بەسەر چەند زاراوەیەکی گیان لە یەک زاراوەی کورد هاتە دنیای بوون و زۆری نەبرد سیمای نەتەوایەتی گەلی بۆ خۆی چڕی ئەگەر لە ڕۆژگارەکانی هەزاری یەکەم بەر لە زاین و لەوە و پێشتر خەڵکانی وەک سوئی و لولوبی و گوتی و کاشی و خوری و میتانی و کاردۆخی و ئیلامی و حیسی و سکیسی و میدی لە کوردستاندا ژیابن ئەوە لە دەرەنجامی ژیانی ئاسایی ئەوان و ئاڵ و گۆڕی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ژن و ژنخوازی و بازرگانی لەلایەک دواتر سەرهەڵدان و دروستبوونی پەیوەندی لەگەڵ خێڵەکانی ناوچەکانی میسۆپۆتامیا و شام و دۆڵی نیل لەگەڵ ڕەوڕەوەی ژیاندا سیمای نەتەوایەتی گەلیان دروست کرد کە دواتر بە کورد ناسرا سەبارەت بەوەشی کە کورد نەتەوەیە ئەو ڕاستیە کاتێک سەرچاو دەگرێت سەرنجامی بناماکانی نەتەوەیی بوونی کورد لەم چەند خاڵەدا دەردەکەوێت یەک نیشتمان کوردستانی وڵاتی کوردان هەزاران ساڵە خاکی ڕەسەنی کووردە ئەگەرچی بە درێژایی مێژوو داگیرکرا و چاوی بێگانەی بەسەرەوە بوو بەڵام خاکەکەشی مۆرکی نەتەوایەتی نەتەوەی کوردی وەرگرتووە دوو زمانی کوردی زمانی نەتەوایەتی کووردە بە هەر چوار شێوەکەی واتە کرمانجی ژوور و کرمانجی خوارە و لۆڕی و گۆرانی پێکاتی زمانەوانی کوردی و هۆکاری لە یەگەیشتنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە لای کورد سێ مێژوو سەرجەم نەتەوەی کورد خاوەنی یەک مێژوو ڕەسەنن کە ڕابردوویەکی گەوریان بە خۆیانەوە دروست کردووە ئەو مێژوش بە یەک شێواز دروست بوو بە درێژایی ڕەوتەکەش بە یەک مەینەتی و خۆشیەوە هاتوون چوار بەرژەوەندی هاوبەشت تێکڕای کورد یەک بەرژەوەندی تایبەتی و گشتی و یەک چارەنووس چاوەڕوانیان بۆ و دەکات هەوڵیان بۆ داوە و هەوڵی بۆ ئەدەن کاریان بۆ کردووە و کاری بۆ دەکەن سەبارەت بەوەشی نژادی کوردی لەکیە بووە و چۆن بووە ئەوە ئەگەر ئەو ڕاستیانە مانزانی کە ئەو خەڵکانەی باسمان کرد سیمای نەتەوایەتی کوردیان دروست کردو بێت ئەوە منطقی زانست و مێژوش لەسەر ئەوە کۆکن کە منزڵگای مرۆڤی سەرەتایی ناوچە شاخاویەکان و ئەشکەوتەکان بووە بۆیە دەکرێت جێگای گومان نەبێت کە کوردستانی شاخاوی منزڵگای ئەو خەڵکانە بوو بێت دیارە هاتنی خێڵەکانی هند و ئوروپی لە نێوان هەزارەی سێوم و دووەمی پێشزین لە باکوور و ناوەڕاستی ئوروپا و تێکڵاوبوونیان بە خەڵکانی ناوچەکە زیاتر سیمای نەتەوایەتی کوردیان لە ڕووی پێکاتی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و زمانەوانی و ئابووری و ئاینیەوە دروست کرد. دەوڵەتی مان لەوە سەڵی تەمەنی خۆیان لە 500 پێش زین دەوڵەتێکی خاوەنمێژووی خاوەن ناسەمەیە کە بەڕڕایان بۆ مێژووی ئەمە زۆر گرنگە چکە لە دەوڵەتی مادەمە زۆر شتی گەورە ئامێنینەوە ئەگەر چی ناوی مادناوێکی
کوردیە بەڵام منەکانیش بەواتای خاک ناویان هێناوە کە پێیان وتو ئامادای بەڵام دوجار بێتە ناوی کوردستانی بۆ ئێمەی کورد دەوڵەتی ما لە ساڵدا ساڵتەمەنی خۆیدا چوار پاشای بەڕێ کردووە کە دیاکۆیە فراوەرتسە کوڕی دیاکۆ کێخسارە کوڕی فراوەرتس و ئەستیاگزە کوڕی کێخسار ئەم پاشانەی مادەریکان نمونەیەکن بۆ تۆمارێکی مێژووی نمونەیەکن بۆ ئەزمونێکی مێژووی بۆ ئێمە کردو بۆ نەوەکانی ئەمڕۆ ئایندە دیاکۆ کە دەوڵەت ئامەزرێنێت بۆ ئێمە لە گرنگی لەوە دەیە دیاکۆ لە ئاخر شەوی زستان ئاخر ڕۆژەکانی زستاندا داوا لە سەرۆگەزەکانی دەورە پشتی خۆی دەکات کە ئەوانەی لە ساڵ دیاکۆیان خوبوڵە لەسەر لوتکەی چاغان ئاگر بکەنەوە کردوی ئاگر بۆ پابندبوون و پەیوەستبوون و دڵسۆزی ئەم تیرە هۆزانەیە بۆ دەوڵەتی مات ئەم پسێکی مێژووی گرنگە لەوێ ئەمە کە لە دیوەکانی بابەتەکە ئێمە خودی کردن ئاگری نەورۆزیش لە پێش نەورۆزدا پێم وایە ناسنەمەکەی لێرەوە سەرچاوی گرتوێت کۆرە مەسە تەمەتاقێکی مێژووی پێش لە سووری دەکات کە لەو مێژوو بە بێسترمان نییە بەڕاستی دەوڵەتی ماتە بدە لە نەورۆزەدا ئامەزرێت و دەبزانین دەوڵەتی مات لە نەورۆزدا بە هاومانای خۆی هەیە یەکەم ڕۆژی بەهارە یەکەم ڕۆژی وەرز و ساڵێکی دوێیە دەوڵەتی ما لە حوسەی پێش زاینەوە تا ئەگاتە پێش زین بەم تۆ مەڕەوە تێپەڕبێت دیاکۆ لە ساڵی بۆ حوسەی زایانی بۆ 1970 پێش زایی فڵاتی دەوڵەتی ما دەکات بۆڵدا دەوڵەتی مات فراوان کا لە ئەکباتانە و بەرەنامەکانی موکریانی ئێران تا ئەگاتە سنوورەکانی نێوان پارێزگای هەولێر و مووسڵی ئەمڕۆ نزیک دەرازەی نزیک ستوری دەوڵەتی ئاشوور دەبێتەوە لە پارێزگای مووسڵی ئەمڕۆ نزیک شاینێنەوە دیاخۆ لە شەڕدا بەرەبەر ئاشووریەکان لە ساڵ 1970 پێش زاین شەهید دەبێ و دەکوژدێت ببوورە بەدیل دەگیرێت و ئاشتوەکان زیندانی دەکەن لە شاری حەڕان و لەوێ زیندانی دەکرێت کاتێکم پاش دەوڵەتی مات زیندانی کرا سەرسی ئاشووریەکاندا لە شەڕێکی نابەرابەردا دوای دیاکۆ فراوەرز دەرەژە بە سیاسی باوکێدا دو شەڕی ئاشووریەکان دەکات لە 1970ەوە تا 1953 پێش زاین لە ماوەی 20 ساڵدا ئەمیش 20 ساڵی تەمەنی ژیانی خۆی دەکات بۆ سەنەوەی تۆڵەی باوکی و سەنەوەی خوێن و وەفاداری مادەکان لە ئاشووریەکان پاشەنی شەڕ دوجار فراوەرز 1950 پێش زاین لەسەر دەستی ئاشووریەکان دەکوژدێت کەواتە پاشایەکی مات بەدیرگیرە پاشایەکی مات دەستی ئاشووریەکان کوژرا ئەو کاتێک فراوەرز دەکوژرێت کە یەخساری کوڕی فراوەرز تەمەن 2 ساڵە وە ناتوانێت پاشایەتی بکات و لێرەوە سکیسەکان کە هێزێکی چەکداری نێوسوپای دەوڵەتی مادەم هەلا قۆزنەوە وەکودایکی سەربازی بەسەر بناڵی مادە دیاکۆی ئاکەن و بە ماوەی 20 ساڵ تەمەناڵی دەوڵەتی مادەکەن ماوەی 20 ساڵی دەسەڵاتدارەتی سکیسەکان بەسەر دەوڵەتی مادە پەیوەندیان ئاشووریەکان و سکیسەکان ئاسایی کاتەوە و لێرەوە ئاشووریەکان پەناوی سکیسەکان نادەن و دەوڵەتی ماد لەم قۆناغەدا بەسەرێکی ئاراماتی ئەپەرە بەڵام ئارام بەو مانایی کە دەسەڵاتدارەکان بێگانن چکە سکیسەکان لە ناڕەدا خەڵکی ئاسایی ناوەڕاستن خەڵکی وڵاتی ئێمە نەبوون پاش 20 ساڵ لەو مێژووە کە یەخسار دوجار بە کوتەتایکی بە هەوڵێکی بوێرانە سیسەکان لە ساڵ دوور دەخاتەوە و فەرمانڕەوایەتی دەوڵەتی مادەکە جارێکی تر کە یەخسار لە ناو ساڵی 1933 بۆ 560 پێش زاین فەرمانڕەوایەتی دەوڵەتی مادەکە لە ماوەیەدا زۆر باش کە یەخسار دەتوانێت بۆ شەڵاوی ئاشووریەکان دابنێت و هەوڵدا چەند جارێک ئاشووریەکان لە شەڕەکان پشکنێ بەڵام دوجار ناتوانێت ئاشووریەکان ناوبرێت بۆیە پەنا دەباتە بەر دەوڵەتی کردانی لە بابلی ئەمڕۆ و داوانێکە کاوەکاریان بکەن پەیوەندیکردنی کە یەخسار بە پاشەکانی بە پاشای کردانی نەبوو بلا سەر بۆ ئەوەیە کە بە هەردوویان هاوکاری دەوڵەتی یەکتر بکەن بۆ لەدانی دەوڵەتی ئاشوور لێرەوە چ مادەکان و چ کردانەکان نیاری دەوڵەتی ئاشوور دەبن لێرەوە مادوو کردانی بن هاوپەیمان یەک دژی ئاشووریەکان هەر کورد دەڵێ دژمنەکەم دۆستمە پەیوەندی مادوو کردانەکان لەسەر ئەو کۆتایی پێدێت کە دواتر لەوە بلاسەری پاشەکردانی بۆ مەرجە ڕازی دەبێت کە یەخساری پاشای ما کچەکەی خۆی بە ناوی ئامید سپدا بە نەبوخۆزنەسری پاشای نەبوخۆزنەسری کوڕی پاشای کلدانی لە بەرامبەردا ئەمان شەڵاوکەمە بۆ دەوڵەتی ئاشوور و دەوڵەتی ئاشوور ڕۆکانە هەر بۆ مەرجەش پاشایکردانی ڕازی دەبێت کە کاتێک ئەمان شەڵاویان بۆ دەوڵەتی ئاشوور کرد کاتی چوونە شاری نینەوەی پایتەختی دەوڵەتی ئاشوور شارەکە بەنی خوان دەبەش بکەن کاتێک ئەم کێخسەر بە مەرجانی پاشەکردنی ڕازی دەبێت هەردوو لە ڕێدەکەون پەلەمەری دەوڵەتی ئاشوور دەدەن و دوجار لە 612 پێش زایندا شاری نینەوە داگیر دەکەن و لێی سووتێنن
و لێرە دەوڵەتی ئاشور کۆتایی پێدات ئەوڵەتی دوام پاش ئاشوریەکان ناچار بە ڕاکە بە شاری حەڕان و دەجار لە شاری حەڕان لە ساڵ 600 پێش زایندا لەسەر دەستی سەرکردەیەکی چەکداری مادەکان دەگوشتێت و لێرە دەوڵەتی ئاشور کۆتایی پێدات و دەوڵەتی ئاشور لە مێژوودا ئەیتر بۆ ئەبەد ناوی ناهێنێتەوە دەچێت لە لاپەڕە پەراوێزگاری مێژووە کاتێ مادەکان خودداکان دەچێت شاری نێنەوە مووسڵی ئەمڕۆ لێرەوە شاغی دابش دەکەن ڕووباری دیجلە ئەکەن بە پێوە بۆ دابشکردنی شارەکە ڕێجەبەرام شای مووسڵات تێپەڕ بێت بەری خۆر باکوور و خۆڵات دەدە بە دەوڵەتی ماد بەدی باشوڵات دەدە بە دەوڵەتی کلدانی سەرنج بە لەو کاتەوە تا بە ئێستا ئەگات شاری مووسڵ لەسەر پێکاتەیە ماوە لەگەڵ ئەو سیاسی ئەسکا بەکارهێنا سەرنج بە بەشێکی ڕووباری جلە بەشی باکوور خۆراوی بە زۆری کوردی تیا بەشێکی بە زۆری عەرەبی تایە ئەی سەرنجمە ئەو مێژووە ڕێکەوتنەکەی نێوان مادەخۆدنەکان دروستی کرد بەرحاڵ دوجار دەوڵەتی ئاشور دەڕوخێت شاری مووسڵ داگیر دەکرێت و شاری مووسڵ نێوان کردار و مادەکان وەکو چۆن شاری بەرلین لە جێگی جیان دوودا دابشکرا دابشکرا و لێرە و کێخسەر پاش لەداین دەوڵەتی ئاشور سونی فراوان دەکات و دەکاتە ناوچەکانی خۆرئاوا و دوجار تا کوردستانی گەورە هەمووی دەگرێت و ئەو نەخشەی کوردستانی گەورە کە ئێمە خۆمان ئسکای لەسەر دەکەین ئەو نەخشەیە کات خۆی کێخسەر دواسنوورەکانی بڕیوە و هەمووی دەستی قەڵبڕەوی مادەوە هەر ئەوە شوارێ دەڵی شاعری گەوری کورد کردووە ئەم دیارە بخاتە سرودی نەتەوەی عێراقی بەکە دەڵێ ئێمە ڕۆڵەی میدیا و کەیخسرەوین دینمان و ئایمانە نیشتیمان ئێمە ڕۆڵەی میدیا و کەیخسرەوین ئێمە ڕۆڵەیان ئێمەنەوەی میدیاین مات کەیقەسرە و پاشای دەوڵەتی مادەکە سونی کوردستانی گەیانە دەرەی ناوەڕاست و کە ناوی عەرەبی و دەوڵەتی کوردستانی دروستکردنی دەوڵەتی مادەوە دوای کێخسار کە بەنەخۆشی خۆجوولایی دەکات کوڕەکەی وەلای ئەستیاغس شوێنی خۆی دەگرێتەوە ئەستیاغس لە ساڵانی 550 فەرمانڕەوایی دەکات دواتر ئەستیاغس پاش ساڵانی فەرمانڕەوایەتی لەسەر دەستی کەسێک بە ناوی کۆرش کە کوڕی کەمبوجیە خامنشینیە ئەگەر چی لە دایکەوە کچەزای ئەستیاغزە چکە دایکی ماندانەیە کچی ئەستیاغزە دەکوژێت بۆ دەوڵەتی ماکۆتایی دەوڵەتی فارسی دروست دەبێت. دەرکەوتنی یونانیەکان بۆ شاڵاوەکەی ئەلێکسەندری کوڕی فلیپی مەقدونی دەگەڕێتەوە کاتێک لە ساڵی 331 پێشزاین لە ڕێگەی ئاسیای بچووکەوە گەیشتە ناوچە کوردنشینەکان دواتر لە نزیکی گوندی پیشخاپور لە ڕووباری دیجلەوە پەڕیەوە و بە سوپایەکی بەهێزەوە بە کنارەکانی خۆرهەڵاتی دیجلە بەرەو شاری ئەربیلای یان هەولێر کەوتەڕێ دواتر لە نزیک گردێک بە ناوی گۆگەمیلا بە سوپاکەی ئیمپراتوری ئەخمینی واتە داریوشی سێهەم گەیشت دوای شەڕێکی قورس سوپاکەی داریوشی شکاند و ئەربیلای داگیر کرد دواتر بەرەو شاری بابل کەوتەڕێ و داگیری کرد کاتێکیش ئەلێکساندر لە ساڵی 323 پێشزاین کۆچی دوایی کرد زۆربەی ناوچە کوردنشینەکان کەوتە ژێر ڕکیفی یەکێک لە سەرکردەکانی بە ناوی سلوکس کە دواتر بووە دامەزرێنەری ئیمپراتوریەتی سلوکی و تا ساڵی 150 پێشزاین فەرمانڕەوایەتی ناوچە کوردنشینەکانی کرد دواتر ئەم دەوڵەتە لە سەردەستی هۆزی ساکەی کۆچەری ناوچەی پارتووە لە خۆرهەڵاتی دەریاچەی قەزوین ڕووخا و ئیمپراتوریەتی ئەشکانی شوێنی گرتەوە لە سەردەمی ئەم ئیمپراتوریەشدا چەند ویلایەتێک لە ناوچە کوردنشینەکان سەریان هەڵدا و لەوانە ویلایەتی کوردوێنی کە دیاربەکر پایتەختی و ئەدیابینی هەولێر پایتەختی و ئەو سروێنی جەزیرە پایتەختی و میدیا هیگباتانە واتە هەمەدان پایتەختی بوو دامەزران هەر یەکیش لەم ویلایەتانە لەژێر دەسەڵاتی ئەم ئیمپراتوریە و ئیمپراتوریەتی بیزنتیدا بوون و دەسەڵاتێکی نیمچە و سربەخۆیان لە بەڕێوەبردنی کاروباری ناوخۆدا هەبوو لە نێو ئەم میرنشینانەدا میرنشینی ئەدیابینی لە سەراتەکانی سەدەی یەکەمی زاینی بووە مەڵبەندی بڵاوبوونەوەی ئاینی جوو و لەلایەن فەرمانڕەوایی ئەم میرنشینەوە بەتایبەت دایکە هێلینا بەڕەسمی ناسرا ئەم شاژنەش لە ڕەگەزی سکیز بوو کە تا ساڵی 50 زاین فەرمانڕەوایەتی ئەم میرنشینەی کرد لەو ماوەیەشدا میرنشینەکەی کردە مەڵبەندی ڕووناکبیری کوردستان دوای کۆچی دوایشی کوڕەکەی کە ناوی بازوز بوو فەرمانڕەوایەتی ئەم میرنشینەی گرتە ئەستۆ دوای ئەوەش ئیزاتیس جێگای گرتەوە هەرسێکیشیان بەدواوە لە گۆڕستانی پادشایانی ئورشەلیم وەک ڕێزێک لە ئاینی جوو بڵاوکردنەوەیان نێژران
کاتێکیش ئیمپراتوری ساسانی لە ساڵی 226 زاین و لەلایەن ئەردەشیری کوڕی بابەکانی کوڕی ساسان دامەزرا لە شاڵاویکیدا ناوچەکانی میدیا و شارەزور و جەزیرەی داگیر کرد. پاشان بەسەر مادیک پادشای کورددا سەرکەوت و ناوچەکانی ئەو میرنشینەشی خستە ژێر دەسەڵاتی خۆی. دواتر ناوچەکانی حەران و نووسەیبین و کوردوێنی و ئەرمینیای داگیر کرد. لە سەردەمی شاپوری یەکەم 271 تا 241 پێش زاینیشدا میرنشینی کوردوێنی سربەخۆیی دەسەڵاتی بۆ خۆی گێڕایەوە و ئەم کارەی فەرمانڕەوایی ئامەدیشی وەی لە شاپور کرد هێرشێکی بێوێنە بکاتە سەری و دوای گەمارۆیەکی سەخت شارەکەی داگیر کرد. کاتێکیش ئاینی مەسیحی لە کوردستاندا بڵاو بووەوە، ساسانیەکان بە شێوازێکی درەندانە دژایەتیان کرد و چەندها کەسایەتی مەسیحی کوردی بەدەستی گەورە دەسەڵاتدارانی ساسانی کوژران و لە سەدەی چوارەمی زاینیش بە دروستکردنی شاری قوستەنتەنیە لەلایەن ئیمپراتوریەتی ڕۆمانی قوستەنتێنی یەکەم لە ساڵی 331 زاین و گواستنەوەی پایتەختی ئیمپراتوری ڕۆمانی بۆ ئەو شارە ئیمپراتوری بیزەنتی سەری هەڵدا و بۆ ڕقەبەرێکی نێ لەسەر ناوچە کوردنشینەکان لەگەڵ ئیمپراتوریەتی ساسانی. ئەم ململانێش تا ساڵی 635 زاینی خایان. لەو ماوەیەشدا کوردستان لە نێوان ململانەی سەختی ئەو دوو زلهێزەدا بوو تا ئەو کاتەی سوپای عەرەبی ئیسلامی یەک لە دوای یەک ناوچەکانی کوردستانی داگیر کرد. لێرە بەدواش خاکی کوردستان بۆ 6 سەدە بە دەوڵەتانی خلافەتی ئیسلامی لە هەر یەک لە شارەکانی مەدینە، کوفە، دەمێشق و بەغدادەوە گرێدرا. کەواتە بەڕووخانی دەوڵەتی مات دەوڵەتی هەخامنشین دەبێت کە یەکەم دەوڵەتی فارسی لە مێژووی ئێرانیەکاندا. هەر لێرەوە فەردۆسی شاعری گەورەی ئێران بۆ دروستبوونی ئەو دەوڵەتە مێژووی و گەورەی ئێران بەناوی دەوڵەتی هەخامنشینی شانامە دەئانێت و بۆ سوڵتانی غەزنەوی و هەر لێرە شەوەیە کە فەردۆسی ئەم ڕووداوە مێژوویە گەورەیە لە ئیمێ کورد چواشە ئەکات بۆی کە ئەستیاغەزەکە بە ئەستیهاک و زوحاکی پاشای ستەمکار و کۆرشی خامنشین دەکات بە کاوای ئاسنگەر و فرێدڕەسی نەتەوەکەی و بە کوشتنی زوحاکی بەلای فردۆسی وەستەمکار و زاڵم دەوڵەتی ستەمکار دەوڵەتی عەدالەت بەڕێوەبێ دەوڵەتی کاو فەرەیدون و کاو بەلای کۆرشە. بە پێچەوانەوە سیاغز پاشای دەوڵەتی ماد بوو، دووەم پاش دەوڵەتی ماد بووە لایەن کۆرشی خامنشینیەوە کوژراوە لێ دراوە لێرەوە خۆری دەوڵەتی کوردی ئاوا ئەبێەوە داهاتنی خۆری دەوڵەتی فارسی دەست پێ دەکات کە تا ئەمڕۆ لە کۆبوونەوەری ئیسلامی ئێران درێژەی هەیە. بە بڕای من مێژووی دەوڵەتی ماد مێژوویەکە کە زۆر شتی گەورە بێمە بەخشە لە دەوڵەتی ماددا دیسانەوە زەردەشتی کوردی پڕشاسە پەیامبەری گەورەی مێژووی و پەیامبەری گەورەی کورد لەدایک دەبێت لە ساڵ 6 پێش زاین لە ساڵ 6 پێش زاین فەرمە پەیامبەرێک ڕائەگەیەنێت و زێدی لەدایکبوونی ئەو گوندێکە نزیک شاری ورمی ئەمڕۆ لە کوردستانی خۆرهەڵات و هەر لە کوردستان ماگەوازی ئاینەکەی دەکات لەوەجە دەوڵەتی ماد باوەڕ بە ئاینەکەی دەهێنێت و بێتە ئاینی فەرمی دەوڵەتی ماد لە ساڵانی نێوان 623 بۆ ساڵی 500 بەجێ پێش زاین. بۆیە دەوڵەتی ماد دەوڵەتێکە کە دیایدا هەم سنووری کوردستان ئەگاتە ستون ڕاستەقینەکی خۆی، هەم دەوڵەتی ماد ئاینی هەیە کە ئاینی زەردەشتیە، هەم چەکداری هەم هاوپەیمانی هەیە کە کردانەکانن. تەنانەت بۆ مێژوو باسی ئەو بکەین کە دوجار لەسەر داوای ئامیرسی کچیکی یەخسار خوشکی ئەستیاغزی دوان پاشای دەوڵەتی ماد نەبوخزنەسری پاشەکردانی این دروستەکە بەختەڵەسەرەکانی بابل جەناح المعلقە کاویکە لە 600 ساڵەکەی دنیا کە ئەمە بەسەر بەدەستی وەستا و ئەندازیار و شارەزەکانی ماد دروست کراوە بۆ شاژنێکی کوردی ماد بەناوی ئامیرس کە لەسەر داوای ئەو بووە لەوە لەسەر ئەرکی نەبوخزنەسری پاشەکردانی دروست کراوە. کاتە سەرۆریەش دیسانە بۆ ئەندازیار و وەستاکانی ماد دەگەڕێتەوە کە لەسەر داوای ئامیرسی کە خەسرەوی دەوڵەتی ماد دروست کرا. لێرەوە دەوڵەتی ماد کۆکۆتایی بێدێتتر کوردستان کەوێتە دەستی دەوڵەتی هەخامنشینی لە ساڵانی 550 تا 330 پێش زاین دوجار دەستی دەوڵەتی یۆنانیەکان لە ساڵی 250 پێش زاین دەسەڵات دەوڵەتی ئەشکانیەکان لە 200 پێش زاینەوە تا ساڵ 206 زاینی
دوایش دەوڵەت ئەشکانەکان کۆتایی پێدێ و دەوڵەت ساسانی سەرڵدات کە تا ساڵی 1940 پێشزانی فەرمانگەری دەکەن کەواتە کوردستان دەوڵەتی مادەدا بەندەستی دەوڵەتی خامنشینی یۆنانی ئەشکانی و ساسانی و تاقاتی سوپای عەربی ئیسلامی لە جەزیرە لە نیودوگە عەربیەوە دێت و کوردستان دەگرێت و قۆناغی تازە دەست پێکا بە قۆناغی مێژووی سەرەکانی ناوەڕاست ناسراوە ئەمە مێژووی کۆن کۆتایی پێدێت لە نێوان ساڵانی 500 بەجا بۆ 636 زایینی کە هات ئیسلام دەکاتە وڵاتەکەی ئێمە قۆناغێکی مێژووی بە فراوان هەیە قۆناغی مێژوویدا کوردستان بێتە چوار هەرێم هەرێمی مات کە خۆرهەڵات کوردستانە هەرێمی ئەدابێنێ کە باشووری کوردستانە هەرێمی کۆردوێنێ باکووری کوردستانە و هەرێمی ئاوسترالیا کە خۆراوی کوردستانە کە تام ڕۆژ ئەم چوار پارچەی خۆی ماوەتەوە پایتەختی هەرێمی میدیا مات شاری ئەکباتانە ئەحمەدانی ئەمڕۆیە پایتەختی هەرێمی ئەدیابێنێ شاری هەولێری ئەمڕۆی پایتەختی حکوومەتی کوردستانە پایتەختی هەرێمی کۆردوێنێ شاری ئامەدە تەختی هەرێمی ئاوسترالیا شاری جزیرەیە لە کوردستانی خۆرئاوە لێرەوە کورد بگنێتەوە هەرێمەکانی شارەکانی ناوچەکانی بەدەستی دەوڵەتانی خامنشینی یۆنانی و ئەشکانی و ساسانی و لێرەوە کورد دەکەوێتە بەر شاڵا و شەپۆل و سیاسەتی ئەو دەوڵەتانە و لێرەوە ئیتر کورد لە دەوڵەتداری دەکەوێت و دەبێت بەشێک لە پاشکۆ دەبێت بەشێک لە هاوڵاتی ئەم دەوڵەتانە ڕاستە سەرەمی دەوڵەتی ئەشکانەکاندا زۆر لە سەربەخۆی پێدراوە دەبێت بە نیشتەکانی هەمەدان و میدیا و ئەدیابێنێ سووری قەڵمەقەڵڕۆی دەوڵەتی ئەشکانی بەڵام ئەوە نەگەیشتە ئاستی دەوڵەتی مات کە پێشتر هەبوو ئەگەر ساسانەکان بەشێ بە کوردی دەزاننەوە پێیان وایە ساسانەکان کورد بوون بەڵام لەگەڵەوەشدا ئەگەر کوردیش بوو بە نیسانەوە ساسانەکان ناتوانێت پێویست کوردانی خۆیان بست. خۆشەویستانم بەم شێوەیە هاتینەوە کۆتایی ئەم ئەڵلقەیەی بەرنامەکەمان و هەروەها کۆتایی بەشی کۆنی مێژووی نەتەوەکەمان بە سپاسێکی زۆرەوە بۆ هاوکاری و ماندوونەبوونی مامۆستاکەیوان لەم بەشە لەگەڵمان هیوادارین کە کەسانێکی دڵسۆز و خەمخۆری وەک جەنابیان تا هەتایە وێنەیان زۆر و زۆرتر بێت لەناو گەلەکەماندا لە ئەڵلقەی داهاتوودا هەوڵ دەدەم بۆ تاوتوێکردنی سەدەی ناوەڕاستی مێژووی نەتەوەکەمان ببن بە میوانی کاکجەلیلی ئازادیخواز لێکۆڵەری مێژوو هەروەها چالاکی سیاسی و قسە و باسەکانمان لەگەڵ بەڕێزیان درێژە پێ بدەین تا پێگەیشتنەوەیەکی دیکە و ئەڵلقەیەکی دیکە بمێنن بە خۆشی و شادی کوردستانی نیشتمانمان ئازاد و ئاوەدان ماڵەوە.